بەڕێزان سلااوتان لەبێت هەواڵەکانی ساعت نۆتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین سەرجێڕەکە. قوبات ساڵەبانی هەواڵی دەستگیرکردنی بکوژانی شەهید نەقیب محەممەد لەتیفی بە بنەماڵەکەی ڕاگەاند و دەستخۆشی لە هێزەکان یاسایش و هێزانامنیەکان کرد. ئاسۆ مامەند ڕۆڵی مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکان لە گەشەپێدانی زانست و زانیاری بەرز دەنرخێنێت. بەهۆی سستی لە ڕایکردنی مامەڵەکانیان بۆ وەرگرتنەوەی کۆبوونی بنزین شۆفێران لە پێش بنزینخانەی جەبەل بۆ وەرگرتبوونەوە و ڕێگەی پشتێنەی کەرکووکیان بەڕووی شۆفێران داخست. قوبات ساڵەبانی جێگیری سەرۆکوەزیران بەیاوەری هیوا ئەحمەد بە پرسی یاسایشی سلێمانی سەرزانی خانەوادەی شەهید محەممەد لەتیفیان کرد و هەواڵی دەستگیرکردنی هەر سێ تاوانبارەکەی پێڕاگەاندن. قوبات ساڵەبانی لە لاپەڕی تایبەتی خۆی لە فەیسبووکیش پامێکی بڵاو کردەوە نووسیوێتی بێڵەنم پێجای ئەو کاتە سەردان بکەم کە هەواڵی دەستگیرکردنی بکوژەکانی باوکت بە خۆت و یارانی خوشکت بگەێنم ئەوە دەستگیر کرا. بەخێر بێ زۆر جۆرم پێ خۆش بوو کە ئیشە باشە کرد. وعدێکم دابوو نایم سەرێکتان نایم تاکو و هاوانبارەکان دەستگیر نەکرێن. خۆشبەختانە قیمەتێکی زۆری برانی ئاسایش بەڕێزانە فترێکی زۆری دەزانم بەڵام وعدم دانێت کۆڵ نادەین تا ئەمڕۆ لێرەین لەبەرەوەی کە ڕایەگەێنین کە تاوانبارەکانی کە شەهید محەممەدیان شەهید کرد گیراون. واجبی خۆمانە بە هیمەتی ئاسایش دوای فترەیەکی زۆر دوای ماندووبوونێکی زۆر ئەوانە گیران و تەسلیمی دادگاکرێن. ئێمە بەڵێنمان پێدان کە ناوەستین تا ئەگیرن ناوەستین تا ئەگیرن. چۆنی بردووەتە سەر ئێوەش ئاوا بەڵێنی خۆتاورۆ لەسەر بەڵێنی تریشتانە دەینێ مام حاجی بەڵێنی تریشتانە دەینێ ئەمە تەسلیمی دادگا ئەکرێ و نایڵین یەک کەس هیچ کەسێک تەدەخلی ئەم پرۆسەیە بکات تەسلیمی محکەمە ئەکرێت و ئینشەڵڵا شۆفانخان واستە شتیوان نیە واستە شتیوان نابێ مام حاجی واستە شتیوان نابێ ئینشەڵڵا ئێوەش هەمووتان پشتیوانی یەکتریە بن ئاگایەکتان لە شۆخانخانە بێ ئەو دوو مناڵە جوانە بە سەربەرزی گەورە ئەبن ئەزانن کە باوکیان مرد بوو و لە پێناوی جێبەجێکردنی قانون شەهید بووە. زۆر سپاسی جەنابی کاکوبا دەکەین لەگەڵ جەنابی ئاسایشەکانی سلێمانی و کوردستان ڕێزمان هەیە بۆ هەر ئەموان کە پشتگیریان کردوین و یارمەتیان ناین بۆ ئەوانەی ئەم تاوانبارانە بگیرێن. قانون هەر چێکیلان لێ بکە بەهۆی ڕەزامەندی ئێمەوە بێ و هەموو کەسێک لیان معلوم بێ کە ئەمە عەدالەتە لەگەڵیان ئەکراوە ئێمە مەمنوعی حاضرین قبوڵیەکەین. لە بارگای مەکتەبی سیاسی لە شاری کەرکووک ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی لە ژمارێکی بەرچاو لە مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکانی پارێزگای کەرکووک کرد و دواتریش خوانی بەربانگی لەگەڵداکردنەوە. لە دانیشتنێکدا کاریەک لە خالید شوانی ئەنجامی مەکتەبی سیاسی و ڕەوەند مەلا مەحموود لە پرسراوی مەڵبەندی دووی کەرکووک و ڕێبوار سەها و حەسیب عەبدوڵڵا ئەنجامانی سەرکردایەتی ئامادەی بوون. ئاسۆ مامەد کارگەڕی مەکتەبی سیاسی وێڕای بە خێرهاتنی مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکان هاوکات ڕایگەاند زانکۆ ناوەندێکی زانستی و معرفی گرنگی نێو کۆمەڵگەیە و ڕۆڵی بەرچاوی هەیە لە پێشخستنی وڵات وتی شێرچێک پێویست بکات ئامادەین هاوکاری تەواوی ئەو ناوەندە گرنگە بین. لە بەرامبەردا مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکانی کەرکووک سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاسۆ مامەندیان کرد لە پایەوە گرنگی و بایەخەی کە بە توێژەکانی پارێزگاکەیدا بە تایبەتی مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکان. ئەوە جێگەی خۆشحاڵی ئەمەیە چونکە هانمان دەدا زیاتر لە کارەکانمان بەردەوام بین و خزمەتی زیاتریش بکەن.
بە ئامادەبوونی حەسیب عەبدوڵڵا و ئاڤێستا محەممەد ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوانی حیزبی حکومی و خانەوادە و هاوڕێیانی لە مەراسیمێکدا لە ناحیەی قەرەنجیر چلەی مامۆستا لوقمان عەزیز بەڕێوەچوو. مامۆستا لوقمان عەزیز برای شەهیدی فەرماندە هەڵۆ قەرەهەنجیریە لە ماوەی ژیانی چەندین لێپرسرایەتی وەرگرتووە کە دووهەمینیان بەڕێوەبەری ناحیەی قەرەهەنجیر بووە. چلەی ماتەمینی مامۆستا لوقمان عەزیز بە ئامادەبوونی خانەوادە و ژمارەیەک لێپرسراوی حزبی و حکومی لە ناحیەی قەرەهەنجیر بەڕێوەچوو. مامۆستا لوقمان عەزیز کادیری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵەیەکی نیشتیمان پەروەر لە چلەکەیدا چەندین وتار لەلایەن لێپرسراوان و هاوڕێی پێشکەش کران کە سەرجەمیان گزارشت بوون لە ڕۆڵ و کاریگەری لەو خزمەتەی لە ماوەی ژیانی پێشکەش بە خەبات و هاوڵاتیانی کردووە. هەمومان دڵگرانین بۆ کۆچی دوای مامۆستا لوقمان لەبەرەوەی کلێنێکی گەورە دروستەکە بە تایبەتی لە بواری خزمەت گوزاری لەم ناوچەیە لە قەرەنجیر و گوندەکانی دەوروبەری. پێم وایەوە بە ئاسانی کەسایەتێکی وە بۆ ئەم ناوچەیە جێدەستی دیار بۆ دووبارە نابێتەوە. ئێمە لێرەوە بەڵێن دەدەین بە ڕوحی پاچی مامۆستا لوقمان و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلەکەمان کە بەردەوامە بین لەسەر ڕێباز و ڕێچکەکەیان و ئەو ڕێگای ئەوان گرتویانە بەری نادەین. خانەوادەی خوالێ خۆش بوو وێ ڕای سوپاسگوزاری بۆ ئەو خەمخۆریەی هەمووان لە چلەکەیدا هاوکات باسییان لا بەردەوام بوون لەسەر ڕێبازەکەی و کارکردن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دوو پات کردەوە. ئەوەی لێرە بوو حزوری لێرە بوو زۆر زۆر بەخێر بێن سوپاسی ماندووبوونی و ئازیزاناکەین هیچ قسووریان نەبوو لە هیچ شتێکمانە هاوکارمان بوون و ئێمەش ئینشاءڵڵا ڕێی مامۆستا لوقمان هەمیشە زنووەکەینە و چووکە و کەسێکی شاعیر و نووسەر و ڕۆشن بیر بووە. ئینشاءڵڵا ئێمەش هاوکارە بین کەوا بتوانین ڕێی مامۆستا لوقمان بگرینەوە بە هەموو شێوەیە لەگە کەس و کار و دۆست و ئەحبابان. مامۆستا لوقمان عەزیز برای شەهیدی فەرماندە هەڵۆ قەرەهەنجیری لە ساڵی 1964 لەدایک بووە و لە ساڵی 1970 پەیوەندی دەکات بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەک سەرشانە کار دەکات. هاوکات لێپرسراوی ڕێخستنەکانی قەرەهەنجیر بووە لە ماوەی ژیانی چەندین جار لەلایەن ڕژێمەوە دەستگیر دەکرێت و ئەشکەنجە دەدرێت. ڕۆڵی گرنگی هەبووە لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 لە ناحیەکە. لە دوای پرۆسەی ئازادیش دەکرێت بە بەڕێوبەری ناحیەی قەرەهەنجیر و لە 2 ئاداری ساڵی 2022 بەهۆی نەخۆشیەوە گیان لەدەست دەدات. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. تا ئێستا چەندین جار لەلایەن کە سوکاری گیراوانی بادینان و چالاکوان و ڕۆژنامەنووسان داوا کراوە کەسی گیراوانی یەکلایی بکرێتەوە بەڵام بێئەنجام بووە. پارێزەرانی کەسی گیراوانی بادینانیش ڕای دەگەێنن بەشێک لە گیراوانیشی لازێمانیان گرتۆ ڕۆژیان خراپە. پارێزەران ئاماژە بۆ دەکەن بەشێک لە گیراوان سزاکەیان بە قۆناغ بۆ کەم کراوەتەوە. کەیسی گیراوانی بادینان تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە و سەرۆکی تیمی پارێزەرانی کەیسی بادینانیش ئاماژە بۆ ئەوە دەکات ڕەوشی زیندانیان زۆر خراپە و بەشێکیان بە قۆناغ سزاکەیان بۆ سوک کراوە. سەیانیان شێروان تەها لەگەڵ مەسعود شەنگالی وەروها بێریڤان ئەیوب ئەو ئافرەتی داچی 5 منداڵەکە ئەوانە حکومیان خلاص بۆ تەنها مامەڵی ئیفراز شەرتی مایەوە خەریکین ئەویش خەریکە لە جێبەجێکردنی ئیفراز شەرتەکە کێشانە بۆ دروست دەکەن کە بەشێکیان هەندێک دەڵێن مەشمول و هەندێک دەڵێن مەشمول نییە. گەر مەشمول نەبن و ئیفراز شەرتی دەبی هەرێک لەو سێ کەسەیە کە 6 مانگی تریش لە زیندان ببینێنەوە بەداخەوە. بەنسبەت ئەوەی شێروانی و هاوڕێکانی لەگەڵ مەلاشیڤان و ئەوانی کە پێشتر بۆ ماوەی 6 ساڵ حکوم بوون ئەوانیش تەخفیف حکومیان لەبۆ هات بڕیارەکە جێبەجێ کرایە ئەوانی جگە لە شێروانی ئیوی تەخفیفەکەی سوکردنی بەس ڕێژەی 150 بوو. سەبارەت بە کۆمەڵێک گیراوی تری ڕاگیراوانی شیلاتزێ ئەوانیش چاوەڕوانین ئەوراقیان بێتە محکەمەی بەڵام هەڕۆژە بە بیانوێک ئاسایش ماتەڕە دەکاتن و ئەوراقیان ڕەوانە ناکە. 2000 ئێستا حالیان لە ئێستادا لە مانگرتندانە و وەزعی تەندروستیشیان خراپە بەڕاستی باش نینە.
پارێزەرێکی کەیسەکە دەژڵێت ئەم دۆسیەیە لەسەر ماف و ڕای جیاوازە و کە پرسێکی گشتیە و چەندین پێشێلکاری بەرامبەر ئەم چالاکوانانە کراوە. جیاواز زیاد لە 75 کەس تا ئێستا ماون، بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە زیاد زەختی لەسەر دەکەینەوە 5 جیاوی شیرازەیەکە و جیاوان شیرازە لە 23 مانگی ڕابردووە مانگرتنی ڕاگەیاندووە لە کاتی ئێستاە تەندروستیان تەواو ناجێگیرە و ڕوبەڕووی مەرگ بووینەوە لەبەر ئەوەی کەوا دەیانەوێت چارەنووسانی لای بکرێتەوە و ئایا بۆچی مەرحەلەکانی تاقیقی دەمێکێتەوە بۆ تا ئێستا کە پەڕاویان ئیحالە ناکرێت لە بۆ دادگای مختص تاوەکو چارەنووسانی لای بکرێتەوە. وەکو ئازادکردنی هیچ کەسێکیان ئازاد نەکرا لە جیاوانی بادینان لە سەرەتای کە جیاوا دەستی بە 81 نەفەر بوو تەنها یەک شەخصیان ئازاد کرا شیرازێ بوو پاشی دکتۆر عامر کە ئیفراز کرا ئەوی تر هەموو سزای خوارد و سزاکەیان تەواو بوو ئیتر ئازاد کران. ئەو سینارۆ دروستکردنانە و ئەو کاتێکەوە ئەو تاوانیان ئەو کەیسانیان بۆ دروستکرا لە کۆنگرە ڕۆژنامەکان سەرۆکی حکوومەتی ئەوان ڕۆژنامە نزنوین ئەوانە تاوانبارن لە هیچ جێی دنیا نەبوو لە هیچ دەقەش قانون نەبووەکەوە سوڵتە تەنفیزی پێشی سوڵتە قەزایی بکەیت و بڕیار بدات بڵێ ئەوانە تاوانبارن چونکە هەر کەسێکەوە پڕای دەکرێتەوە تۆمەتبارە دادگای مختصی لای دەکاتەوە تاوانبار یاخود بێتاوانە. پاشی ئەو بێتاوانیوان ئەو بەڵگانەی کە لەناو پەراوەکاندا هەیە یاخود ئەو گرتە ڤیدیۆیەکە لە ئەنجومەنی ئاسایش بڵاو کراوە خۆی گرتە ڤیدیۆیەکە سەرمێنەری ئەوەیە کە ئەوان بێتاوانن. دوای دەستگیرکردنی ژمارەیەک لە چالاکوانی بادینان و حکومکردنی بەشێک لەو چالاکوانانە و ژمارەیەشیان تا ئێستا لە زیندانەکان ماونەتەوە و لە پێناو ئازادبوونیان مانیان گرتووە و ڕەوشی زیندانیانیش زۆر خراپە. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. یەکێک لەو شتانەی کورد لە دوای ڕاپەڕین و دروستبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێمەوە شانازی پێوە دەکرد و شەی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین بوو کەچی ئێستا لە بەشێکی کوردستان و بەدیەکراوی لە ناوچەکانی ژێردەستی پارتی ئازادی بیرروڕا بە تەواوەتی بەرتەس کراوەتەوە و لە ماوەکانی ڕابردووشدا چەندین کەس لەسەر ئازادی ڕادەربڕین ڕاپێچی زیندانەکان کراون. دەربڕینی ئازادی بیرروڕا و قسەکردن با یەکێک لە بەڵگەکانی پیادەکردنی دیموکراسی دادەنرێت لە وڵاتاندا کە هەموو چین و توێژەکان بە ئازادانە و دوور لە ترس دەتوانن گزارش لە بیرروبۆچوونە تایبەتەکانیان بکەن. ئەگەرچی لە دوای ڕاپەڕین و دروستبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو شتانەی کە لە شوێنانی تر کورد شانازی پێوە دەکرد وشەی دیموکراسی و ئازادی دەربڕین بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان با سەرۆکایەتی سەرۆک مامجەلال هەمیشە پارێزەری ڕاستەقینەی ئازادی ڕادەربڕین بووە لە شاخ و لە شاریش. بەرگری لە ڕۆژنامەنووسان و نووسەران دەکرد و ڕێگە خۆشکەر بووە بۆ ئەوەی بتوانن بە ئازادانە بیر و بۆچوونەکانی خۆیان دەرببڕن و ڕەخنە بگرن. لەو چوارچێوەیەشدا سەرۆک مامجەلال دروشمی نان و ئازادی بۆ نووسەران بەرز کردەوە و لەو بوارەشدا خزمەتێکی کەمیۆنەی نووسەران و ئەدیبان و ڕۆژنامەنووسانی کرد. بەڵام بەداخەوە لە سنووری هەولێر و بادینان لە دوای دروستکردنی پەرلەمان و حکوومەتی هەرێم وردە ئەو ئازادی ڕادەربڕینەش لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی بە تەواوەتی بەردەست کرایەوە هیچ کەسێک بۆی نییە بە ئازادانە بیرروڕاکانی خۆی بخاتە ڕوو مەگەر لا بەرژەوەندی حزبی دەسەڵاتدار نەبێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەندین ڕۆژنامەوان و چالاکوانی مەدەنی لە سەر ئازادی بیرروڕا دەستگیر کراون و ڕاپێچی زیندانەکان کراون و زۆر جاریش بۆ تۆمەتبارکردنیان تۆمەتی جۆرا و جۆریان بۆ دروستکردوون تا شەرعیات بە دەستگیرکردنیان بدەن کە دوجار لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤیشەوە ئیدانەی ئەو کار و کردەوانە کراو لە راپۆرتەکانی ساڵانەیاندا باسییان دەکرد و ئەزمموی هەرێمی کوردستانیان لە ڕووی نێونەتەوەییەوە لەکەدار دەکرد. قەدەغەکردنی بیرروڕای ئازاد لە زۆنی زرد دیاردەیەکە و بە ڕوونی هەستی پێدەکرێت نەک بە تەنها مەترسی لەسەر ڕۆژنامەنووسان و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی دروست کردووە بەڵکو زۆر جار پەلی بۆ زۆر بواری تریش هاویشتووە وەک ڕێگریکردن لە وتاری مامۆستایانی ئاینی و سەرتاشینی پێشمەرگە و شەق هەڵدان لە مامۆستا کە داوای مافی ڕەوای خۆیان لە حکوومەت دەکرد. سەبارەت بە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت و هەروەها ئازادی ڕۆژنامەنووسیش ڕاستەوخۆ بەڕێز هەرێم ڕەفعەت پارێزەری کەیسی گیراوانی بادینان لە هەولێرەوە لەگەڵ مەبێت کاک هەرێم ئەم کاتت باش ئەوەی کەوا باسیشم کرد لە راپۆرتەکەی پێشووتر لەوانەیە خەونی کورد یاخود هەر شتێک کە کورد ئاواتی بوو بێت لە دوای ڕاپەڕین لە دوای دروستکردنی پەرلەمان حکوومەتی هەرێمی کوردستان دیموکراسی و ئازادی ڕادەربڕین بە تایبەت بوو بێت. ئەم ئاواتەی کورد ئێستا تا چەند هاتووەتە دی؟
بەڵێ سڵاو بۆ بەڕێست و تەواوی بینەرانیش ئەمە گەر بین لەو هەرێمەی کە ئێستا بەتێدا دەژین بزاندا پارێزگای هەولێر کەوا ئازادی تەنها گەڕێکی کە لە شاری هەولێر و زیاتر نییە ئێمە ئەگە بێ سەیری ئەو هەموو ئەو حاڵەتانەکەن کەوا ڕوبەڕووی ڕۆژنامە نووسان چالاکوانان کەسانی معنەوی و پیاوانی ئاینی و سیاسی و تەواوی چین توێژەکان ئەمە دەبینین لە هەموو چین و توێژەکان ئەگەر ئەو کەسانەی دەنجی ئازاد یاخود ڕێی جیاوازیان هەبیتن کە لە بۆ بەژەوەندی کۆمەلگا ئەوە دەسەڵات پێ قرس دەبیتن و یەک لە شێوەکان دێ بەکاردێنی بەرامبەری کە بە دانانی سیناریۆیەک یاخود هەر بابەتێکە بە خۆی پێ باش بیتن دادێنێ بەرگەکی یاسایی لەبەر دەکاتن تاوەکو سزای ئەو کەسە بداتن تەنها لە بۆی بیر و ڕای جیاوازە لەگەڵاو. بەڵێ ئێمە ئێستا لە شاری هەولێر ئەگەر ببینین خاصن لەو کابینەیەکەوە لە ئێستادا کابینەی حکومەتی کوردستان سەرەتای دروستبوونی ئەو کابینەیە بە کابینەیەکی پۆلیسی دروست بوو تەنها جیران یەکەم جار پێشی بەر لە دروستبوونی چەندین حاڵەتی ڕفاندن هەبوو لە ڕفاندنی پارێزەران و ڕفاندنی ڕۆژنامە نووسان و هونەرمەندان هەر لە سەرەتای دروستبوونەکەەوە بوو دوای ئەوەی کەوا زۆرترین سکاڵە لەلایەن کەسی حکومی تۆمارکرد لەلایەن لەسەر ڕۆژنامە نووسان و چالاکوانان لەو کابینەیە بوو یعنی ئەوە پەیامەکی دابا پەیامەش پێمان دەکەوە ئێمەمان ئەگەر هەر حاڵەتێک بکەن یاخود هەر بابەتێک بەدڵی ئێمە نەبێت ئێمە بەرگەشی یاسایی لەبەر ئەو بابەتت دەکەین و بەوە سزا دەدەین یعنی ئێمە پەرلەمانی کوردستان مادەی یەکی یاسای ساڵی 2023 پەرلەمانی کوردستان یاسایەکی مەتاتیە کەوا هەموو کەسێک دەچێتە ژێرباری ئەو یاسایە ئەگەر هاتوو داوای لەسەر بنووسێتن یعنی خۆی ئەو یاسایە بە مادەی 156 قانون ئەخواتی عراقی بوو کە ئەو مادەیە مەشمول بوو لە بۆ ئەو پێشمەرگانەی کەوا ئەگەر هاتوو چارەچیان کرد داوای مافی گەلی کوردیان بکرد بە بەڵام ئەو مادەیە چووکە لە کاتی ئێستا لە قانون ئەخواتی عراقی وەستێنراوە لە پەرلەمانی کوردستان تەنها سیاغشکیان کرد مادیان عرض کردەوە وەکو ڕۆژنامە نووسانی یاساییەک زۆر باشە بەشێکی زۆری ڕۆژنامە نووسانی ناوچەکانی بۆ نمونە هەولێر بادینان دوهۆک ئەبینین کەوا لە چوارچێوەیەکدا تەنیا بۆیان هەیە لە چوارچێوەیەکدا کار بکەن یاخود تەنیا بۆیان هەیە ڕای خۆیان لە بەرژەوەندی حزبێکی دیاریکراو کە هیچ پارتی دیموکراتی کوردستانە دەربڕن ئەمە یاخود ئەتوانین بڵین ئازادیەکانیان بەڕادەیەکی زۆر یاخود ئەو پەڕی ئازادیەکانیان بەرتەسک کراوەتەوە ئەمە هۆکارەکەی ئەوەیە تەنیا ئەوان ترسیان لە دەستگیرکردن و ئەشکەنجەدانە یان هۆکاری تری هەیە بەرە خۆی ئەوان وەکو ئەوەی کەوا لە کاتی ئێستا ئەو هەڵسوگۆتەی کە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیکەن نانەوەی هیچ کەسێک لە ڕێی جیاوازی هەبی ئەوەی ئەوان گوتیان ئەوە تاو ئەوە دەی فەرز کرد بەسەر هەموو خەڵکی کوردستان ئەوەی ئەوان دەیانەوێت تەنها بۆ کادریانی خۆیانە بۆ تەواوی خەڵکی کوردستان نییە ینی بە هیچ شێوێ نابێت و داوای مافەکانی خۆت بکەیت داوای قوتی ژیانی خۆت بکەیت داوای ینی ئەوانەی کە ئێستا بابین تەماشای ئەو جیراوانەی بادینا بکەین لۆ هۆکاری چێ دەستگیریان ئەوانە بادین تەنها هۆکاری ئەوە بووکەوە داوای مافە سەرەتاییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کرد ئەوانە داوای موچەی فەرمانبەرانیان کرد ئەوانە داوای کارەبا و ئاو مافقوتی خۆیان کرد بەڵام لەو کاتەیە دەسەڵات دەباتی ئەوەی بێ جوابیان بداتەوە بێتە سەرخەت لەگەڵیان و داواکو ڕێگەچارەیەک دۆزێتەوە کاریگەری نەکردوتە سەر ئەوەی کەوا ڕۆژنامە نووسان لەو ناوچانە نەتوانن کەوا کاری ڕۆژنامەگەری خۆیان بەڕاستی درستی بگەن وە کۆزان یەکێک لە یاساکان یاخود یەکێک لە خاڵەکانی کاری ڕۆژنامەگەری ئەوەیە کەوا ئەرکەکەی خۆیان بەڕاستی درستی زانیاریەکان بەڕاستی درستی بگەن و بەڵگەشیان هەبێ بۆ ئەو ڕاستیە ئەمە کاری نەکردوتە سەرکاری ڕۆژنامەگەریان بەڵێ خۆی ئێمە بە سەتاسەتی کاری کردو سەر کاری ڕۆژنامەگەری و ئەمە لێکوانە یاسامان هەیە یاسای خۆپیشاندانمان هەیە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە یاسای سزادارمان تەواوی یاساکانمان هەیە یعنی من سێرم بۆی دێتن زۆرترین کە حاڵەتی ڕوبڕووی ڕۆژنامە نووسان دەبێتەوە ئێستا خۆم چەند کێشی ڕۆژنامە نووسان لابوو یعنی بەپێی جگەرەوەی کە بەپێی یاسای ڕۆژنامەگەری کە دەبوو تەعامیل لەگەڵ بکرێت بەڵام بە یاسای سزادان تەعامیل لەگەڵ دەکرێتن من نازانم ئەو یاسای ڕۆژنامەگەری بۆچی دانراوە یاسای ژمارە 35 ساڵی 2008 پەرلەمانی کوردستان کەوا یاسایەکە تایبەتە بە ڕۆژنامەگەریکەوە ئەگەر هاتوو سەرپێچی ڕۆژنامە نووسێ کراوە ئەو لەو یاسایە سزای بۆ دانراوە کەوا ئەگەر هەر حاڵەتی هاتە پێشی
بەڵام بە هیچ شێوەیەک بەو یاسایە کار ناکرێت تا ئێستا لە هەرێمی کوردستان تەنها بە یاسای سزادان کاری پێ دەکرێتن. یعنی من ڕۆژنامەنووسان ئەو ئازادی ڕۆژنامەگەری کەوا لە هەولێر ئەڵێن کەوا پێشێل کراوە لە شاری سلێمانی بامان شێویان جیاوازی هەیە. هۆکاری جیاوازیەکەشی چییە؟ وەڵام من واقعی پێ بەڵێ من واقعەکە پێ بڵێم من خۆم ئەو کەسم کەوا لە 27/12/2010 لەلایەن دەسەڵاتی هەولێرەوە ڕفێندران وەکو پارێزەر کە پارێزبەندیشم هەیە ڕفێندرە بۆ ماوەی 11 ڕۆژ تا ئێستا کەش لایەنی دەسەڵات جوابی سندیکای پارێزەرانی دەداتەوە کە من بۆچی لەلایەن ئەو هێزە ڕفێندراوم. تەنها تاوانەکەی من ئەوەیە من لەسەر ئەو کێسانەی کەوا زوڵمیان دەکەن ئەو کێسانی کەوا بەرامبەریان ئازادی لێزەوت دەکرێت من کار دەکەم ئیتر ئەو حاڵەتە بووکەوە بۆ هۆکاری ڕفاندن لە ماڵەکەی خۆ ساعت 12 شەو. یعنی ئەگەر هاتو هێزێک بێتن پارێزەرێک بفرێنی کە عسانەی یاسایی خۆی هەیە ئایا چۆن پارێزەر چۆن ڕۆژنامەی ناڕفێنێت چۆن حاڵەتی کە ڕوبەڕووی هاوڵاتیان هەرێمی کوردستان نابێتەوە. بەڵێ ئەمە ئێستا ببینید ئەگەر سەیرێکی شاری سلێمانی تەواوی شارەکان تر بکەین یعنی ئەوە وەکو ئەوە ناوچەی تەماشای بکەین بەڵێ ئەو ئازادی ئەگەر لە سلێمانی هەیە نارێت 100% بەڵام نسبەیەکی زۆر باشترە لە شاری هەولێر. یعنی هەموو ئەزبێکی سیاسی لە سلێمانی دایک دەبێت هەموو حاڵەتێک کە بێتە پێش سلێمانی دایک دەبێت لە هەولێر دوای ئەوەی کەوا تەواو حاڵەتەکان کۆنتترۆل ناکرێت اینجا هەولێر دەتوانانی بێتە سەر شەقام یاخود بێتن پێویستم بەوەی ئەگەنە لەو کاتی ئێستا لە شاری هەولێر ئەو هەموو بەڵێ لە ماوەکانی ڕابردۆرە خراوی لەبوردنی نەوجەوڵاتی ڕایگەاندووە کەوا پارتی هەڵمەتێکی گەورەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و چالاکوانی ڕاگەاندووە کە نزیکەی پێما بێ 100 ڕۆژنامەنووس و چالاکوانی لە سنووری تەنیا دوهۆک و هەولێر دەستگیر کردووە. ئەمەش لە بەرامبەر ئازادی ڕادەربڕین یان یاخود لە بەرامبەر گەیاندنی کاری ڕۆژنامەوانی خۆیان. جگە لەوەش پێم خۆشە باسی دەستگیرکراوانی بادینانم بۆ بکەیت کە بە هۆکاری جۆرا و جۆر یاخود تۆمەتی جۆرا و جۆر دراوەتە پاڵیان. ئەمە خۆی لە خۆیان ئەو پەڕی دژایەتیکردن یاخود ئەو پەڕی پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین نییە. لە کۆتاییشدا پارتی دیموکراتی کوردستان هەرێمی کوردستانی تووشی حراجەیەکی زۆر کردووە بەم ڕەفتارانە. بەڵێ خۆی ئەو ژمارەی کەوا باستان کە زۆر لە ژمارە زیاتریشە لە بادینیان ئەو کاتێکە کە خۆپشاندەرەکان دەستی پێکرد مامۆستای قوتابخانە ژیراوە دواتر ئەوە خۆپشاندەرەتی دەست پێکرد لە هەفتەی 2020 شێروان شێروانی گیرا دواتر پاشەوی گەیشتە 81 گیراوی بادینیان کەوا لە زیندانەکانی هەولێردا بوون لە ئاسایشی گشتی. ئەو کاتێک ئەوە تەنها لە بەرخاترەوەی بوو کەوا خۆپشاندان نەکرێتن و بێن بە زەبری هێز و بە زەبری کوتەیەک تاوەکو خەڵک داوای ماف و ئەو مافانەی کەوا هەیەی لە هەرێمی کوردستان داوا نەکاتن. پاش ئەوەی کەوا ئەو جیرانە دەستی پێکرد من وەکو خۆم کە ئەو کاتێ شێروان شێروانی کە جیران لە عەفتیدا ئێوارەکەی سەعاتی 8 بوو لە گەورەی خێزانی تەلەفۆنی کرد کەوا من هاوکاریان بووم وەکو پارێزەرێک لەو کێسە کاری لەسەر بکەم. بەڵام تاوەکو لە هەشتی دەوە من بریکارنامەم لە دادوەر وەرگرت تاوەکو بسم بەسمەی پێوە بگرم تاوەکو 16 دوی 2021 من نەمتوانی بوومۆچیلەکەی خۆم ببینم هەتاوەکو ناوخۆری دادگا ئەو پێشەری یاسایە هەر کەسێک گەر هاتو گیرا یعنی بن ئەوە بینەوە سەدام حوسێن پارێزەری هەبوو یعنی کە گەورەترین تاوانباری ئەو سەدەی 20 بوو باشە بۆچی جیاوانی بادینە ناوی پارێزەریان هەبێتن. یعنی بەڕاستی لە بادینیان و لە شاری هەولێر لە کاتی ئێستا تەواو ئازادەکان هەمووی بەرچەس کراوەتەوە تەنها لەبەر ئەوەیەکەوە ئەگەر هاتوو لە وڵاتەکانی تر لە شارەکانی تر لە جیهان بەگشتی یاسایەک هەیە کەوا باس لەوە بکات هەر ڕۆژنامەنووسێک هەر چالاکوانێک لە بەرامبەر داواکردنی خزمەتگوزاری ڕۆژنامەنووس لە بەرامبەر داواکردنی ئازادی خۆی دەستگیر بکرێت لە بەرامبەر ڕێگریکردنی لە خۆپیشاندان گرتبوونەوە دەستگیر بکرێت و شکنجە بدرێت هیچ یاسایەک هەیە باسی ئەوە بکات بەگشتی لە جیهانە تەنیا لە عێراق و هەرێمی کوردستانە. وەڵا لە جیهان بەگشتی هیچ یاسایەک نییە بێتن ئازادیەکانی مافی مرۆڤ بەرتەس بکاتەوە یاخۆت بڵێ ڕۆژنامەنووس تو نابێت بۆ شێوازە کار بکەی ڕاستیەکان بگوازیەوە بۆ ڕایگشتی یاخۆت بە هیچ ساڵاگوانێک نارێت تو نابی بێ داوای مافی هاوڵاتیان بکەی بە هیچ شێوێک لە هیچ دەقە یاسایەک بوونی نەبوو و ناژبێتن و لە هەرێمی کوردستانیش یاسایەکمان هەیە یاسای خۆپیشاندان کەوا پەرلەمانی کوردستان دەری کردووە
بە یاسا دەری کردووە و هیچ کێشەیەکی نییە و زۆر لە جیراوانی بادینە کە سزا درراون هەر مۆڵەتی خۆپیشاندانیان هەبووە یعنی کە ژیراون و سزا دراون ئەوە بەپێی یاسا ئەوانە کاری خۆیان کردووە بەڵام ئەوان هەستاون چەند تۆمەتێکی زۆر ناڕەوایان بۆ دروست کردوون بۆ نمونە بابێن یەک لە تۆمەتانەی کە باس ئێستا زۆر خەڵکی لەوانەیە نەزانی ئایا ئەوانە بۆچی گیراون تیان بۆ دروست کراوە یعنی گروپێکی وەتسئاپیان عەرز کردووە کەوا ئەوانە گروپێکی وەتسئاپیان هەبووە باشە لە هەر ڕاگەاندنێک دەوا ژووری هەواڵ هەیە نیوزڕوم هەیە کەوا ئەوانە تەنها لەو گروپە وەتسئاپە وەکو تەختەی هەواڵی کۆمەڵە ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستان بە تاوەکو بە ئاسانترین شێوە زانیاری ئاڵوگۆڕ بکەن ئەو گروپە هەبووە یعنی ئەوە ناچێتە بابی تاوان بە هیچ شێوەیەکی دوای ئەوە بازەوە دەکرا کەوا هێزێکی چەکداران تەشکیل کردووە بۆ ڕووخاندنی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەش بە هیچ شێوەیەک بوونی نەبوو یەک چەکدار تەنها نەگیرا بوو جا لە هەموو سێتر باسییان لەوە کردبووکەوە بەڕێ سەرۆک کۆماری عێراق و سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هاوکاری ئەو گروپانە دەکات لە بۆ ڕووخاندنی حکومەتی هەرێمی کوردستان باشە بۆچی جیراوان سزادران بۆچی ئەوان حتا خودی خۆم لە دادگا داوام کردکەوە سەرۆکی حکومەتی هەرێمی عێراق و سەرۆکی سەرۆک کۆمار لە دادگا ئامادە بکرێ مادەم ناویان هەیە و کەوا هاوکاری گروپیان کردیا بەڵام ئامادە نەکران و سزاشیاندان دوای ئەوەی کەوا قوسڵەکە و سەفارەکانی دەرەوە کە لە هەرێمی کوردستان بە ئەڵمانیا و فەڕەنسا و ئەمریکا چەندین جار داوایان لە حکومەتی هەرێمی کوردستان کردکەوە ئەو کاری بەدەستێتی ڕابگریتن بەڵام جێشیان بەویش نەدا و تەواوی ئەوانی کە ویستیان کردیان لە هەمووی سێتر بەر لە سزادانیان بەڕێ سەرۆکی حکومەت بازەوە دەکات کە ئەوانە ڕۆژنامەنووس نین ئەوانە تاوانبارن بە هیچ شێوەیەک نەبووە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە سوڵتە تەنفیزی پێش سوڵتە قەزایی بڕیاری خۆی بداتن تاوانبارە بەڕێز هەرێم ڕەفعەت پارێزەری کەیسی گراوانی بادینان سوپاس لە هەولێرەوە لەگەڵم بوویت. منداڵێکی کچی تەمەند 2 ساڵان لەلایەن کە سوکارەکەیەوە ئەشکەنجەیەکی زۆر دەدرێت ئەوەی جێ باسە کەواجەی شکاوی سووتانیش بە جەستەیەوە دیارەوە لە دواتریشدا تووشی خوێنبەربوون بۆ لە بەشی چاودێری چڕی نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووکەوە لە هەمان کادا لایەنی پەیوەندیداری شێری ئاگادار کراوەتەوە. سڵاوتان لێبێ من ئێستا لە نەخۆشخانەی ئازادی کەرکووکم دیارە ڕۆژی شەممە دایک و باوکێک منداڵەکەیان دەهێنە ئێرە کە گوایە ئازاری پێگەشتووە بەڵام دوای ئەوەی لە راپۆرتە پزیشکەکاندا دەرکەوتووە ئەم مناڵە ئەشکەنجە دراوە دیارە منداڵەکە لەلایەن زڕدایکەکەیەوە ئەشکەنجەی پێگەشتووە ئێستا ئەو لە ژێر چاودێری چڕدایە و دۆخی تەندروستوشی ناجێگیرە من ئێستا دەمەوێت بۆ زانیاری زیاتر بچمە لای دکتۆر بەڵێن کە بەڕێزیان بەڕێوەری نەخۆشخانەی ئازادی کەرکووکن دکتۆر سڵاوت لێبێ ئەگە بکرێت باسێک لەو حاڵەتە بکەیت چۆن بوو و ئێوە چۆن زانیتان ئەم منداڵە لەلایەن کەسوکارەکەیەوە ئازاری پێگەشتووە. بەڵێ زۆر سوپاس پێشی بەخاتنی جاناتۆنە کاناڵەکەتانەکەم ئەم کەیسە بەڕاستی ڕۆژی شەمەی ڕابردوو هاتوودە بەشی فریاکەوتی نەخۆشخانەی ئازادی فێرکاری لەو کاتێک پشکینی بۆ کراوە دەرچۆ مناڵە کە بەرەوە بووە کە پشکنینی میفراسی سەری بۆ کراوە دەرچووە شکانی هەیە لە جمجمەیە نزیفی دەماغی لە دوو شوێناندا ئەو کاتە لە بەرەوەی باری تەندروستی ناجێگیر بووە هۆشی نەبووە داخلی بەشی چاودێری چرکراوە لەو کاتەوە نەخۆشە ڕۆژانە پشکنی بۆ دەکە لای پزیشکی پسپۆرەکەی خۆیەوە دەرکەوت ئەو مناڵە هەندێک برینداری هەیە لە ژیانیایە بجوتە شوێنی شکی ئێمە ئەو شوێنە بریندارانە شوێنی سوستاندنن و لە مەراحلێکی جۆرا جۆرن ینی هەنێکی هەیە مەسەرەن جگەری سوستاندنیە کە یاشتێکی سوستاندنی چترە بۆ ماوەی هەفتەیەکە ڕوویداوانێکی ماوەی 2 مانگە 3 مانگە ڕوویداوە چاکەوە بووە ئێمە ئەو کاتەکە شکمان لەم کەیسە کرد شی ئیداری خۆمان بردە ڕێوە کە خەبەرماندایە بەشی شۆرتەی مجتەماعی ئەوانش هاتن بەداچوون بەدەو کەیسەکانەکەن خۆش حاڵانە باری تەندروستی مناڵەکە ئەمڕۆ لە دوێنێ زۆر باشترە و بەرەو چاکبوونەوە ئینشاءالله. ینی لە راپۆرتە پزیشکیەکان ئەوە دەرکەوتووە کە ئەمە ماوەیەکی زۆرە ئازار دەدرێت لەلایەن زڕدایک و باوکەکەیەوە. بەڵێ بەڕاستی ئێمە بەشی ئازارەکە ئەوە ینی ئایدی ئێمەنی ئایدی بەشی دادەوەری ئایدی ئێمە ناتوانین کۆنترۆل لێ بکەین بەڵام لە ئێمە گرنگە باری تەندروستی نەخۆشکە باشتر بێتە. دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر باڵێن بەڕێوەری نەخۆشخانەی ئازادی بەڵێ دیارە ئەوەی کە ئێستا هەیە باوکەکە دەستگیر کراوە و زڕدایکەکەشی لە ژێر چاودێری پۆلیسدایە لێکۆڵینەوە لە بابەتەکە بەردەوامە و ئەوەی کە هەیە لە زاری دکتۆر باڵێنیشەوە گوێبیستی بوون لە ئێستادا دۆخی منداڵەکە کە تەمەنی تەنها 2 ساڵە بەرەو باشتر بووە و چاوەڕێ ئەوە دەکرێت کە لە چەند کاتژمێری داهاتوودا لێکۆڵینەوەکان لەو بابەتە کۆتایی پێبێن.
هاوڵاتیەک لە بەردەم دادگای هەولێر ڕایگەیاند بۆ ماوەی 2 ساڵ و نیوە با تۆمەتی سیخۆڕێکردن برایەکیان بە ناوی ئەیوب خەلیل لە ئاسایشی گشتی هەولێر دەستگیر کراوە لە کاتێکدا براکان وەکو گەشتیار سەردانی یەکێک لە شاخەکانی کوردستانی کردووە بەڵام لە گەڕانەوەدا دەستگیر کراوە تاوەکو ئێستاش ئازاد نەکراوە. ئەوە 2 ساڵ و نیوە لەسەر توبەتی سیخۆڕی ئێمە ئەزانین سوێن دەخۆین هەموو کەس ئەیناسێ هەموو کەس ئەوەی ئەیناسێن دەزانێت بێتاوانە دەزانێت هیچ تاوانێکی نییە. ئیتر بۆ سەفرە چوو بۆ قەندیل لە کاتی گەڕانەوە بە تومەتی سیخۆڕگرتیانە و 3 ساڵ حکومیانداوە و ئیسە دادگای تەمیز بڕیارەکەی گەڕاندەوە ئاسایش نایێنێتە مەحکەمە. ئەمە دوای 2 ساڵ و نیوە لەوێ ئەیبینین ئێمە هەموو هەفتەیەکە چی بۆ مواجهین ئیستا ئەڵێن نییە لەوێ. ئایا لەکوێیە؟ ئێمە هەموو شەمانێ ئەچین بۆ هەفتە هەین بۆ مواجهی ناوی ئەیوب خەلیلە لە لیوای 2 پێشمەرگەی هێزی هەفتایە کەسمان نییە وەڵای کەسمان نییە بڕۆین بۆ لای کێ بۆ لای کەس ناتوانین بڕۆ بۆ کەس ناناسین. بەهۆی سستی لە ڕایکردنی مامەڵەکانیان بۆ وەرگرتنەوەی کۆبوونی بنزین شۆفێران لە پێش بنزینخانەی جەبەلپۆر بۆ ماوەی نیو سعات گرت بوونەوە و ڕێگەی پشتینەی کەرکووکیان بەڕووی شۆفێران داخست و داواکاریش بوون لایەنە پەیوەندیدارەکان ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ ڕایکردن و جێبەجێکردنی مامەڵەکانیان. لە دوای گرتبوونەوە کەش کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان بڕیاریدا لە سبەینەوە لیژنەکانی پێدانەوەی کۆبوونی بنزین بۆ 13 لیژنە زیاد دەکەن. ئەمڕۆ بۆ ماوەی 3 ڕۆژە بڕیاری دابەشکردنی کۆبوونی بنزین هەیە بۆ 3 ڕۆژە هاتوچۆ ئێرارکە و ئیشەکانی خەڵک ڕایی ناکەن لۆتێکی سۆریان خسۆتە سەرم مەحەتەی بنزینە ئێستا خەڵک ناڕەزایی دەربڕی بۆ ماوەی چەند خولەکێک یاخود بۆ ماوەی 9 ساعت زیاتر ئەم ڕێسەرەکەیان داخست. ئیبراهیم من لە 6 بەیانی و من هاتوومە 6 و چارەک لێرم هەتا ئێستا بەس فۆرمەکانیان لێمان وەرگرت و تەواو هیچمان بۆ ناکەن داواکاریمانەوەی ئیشەکەمان بۆ ڕاپەڕێن فۆرمێکی بنزین ئەوەندەی ناوێ بخوا ئەوهامان بۆ بکەن. ئەم دەفتەر بنزینەمان بە ڕێکوپێکی بدەنێ پێشتر لە بایەکایدا زۆر ڕێکوپێک بوو ئەچی لە کات بایەکەی کاکە دەفتەر بنزینەکە هاتووە جنسێ و سەنەوی سیارەکەی پێ نیشانەدا سێری سیارەکە دێگر سێری سەنەوی سیارەکەیە کرد ڕقەمووینەکە مطابق بواە و ناو خۆت بواە بە ناوتەوە وای ئەیدا پێت ئیستا کردیاندام کێشە بەرەوە بەخواوە 4 جار بێم 4 جار بێمەوە تا هەر هیچم بۆ نەکراوە تا ئیستا هیچم بۆ نەکراوە لەوەیە 4 جای تریش بێم. ئاماژە باستەردێری جۆمی هەواڵەکان. وەفدێکی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕۆشنبیران و نووسەرانی شارەکە گڵکۆی ژمارەیەک کەسایەتی و هونەرمەندیان بەسەر کردەوە تا جێگوڵینی ڕێزووەفایان لەسەر مەزاریاندانا. کەس و کاریان فالکراوان لە سنووری خورمات و داوا دەکەن مەرکەز شەبابەکە و جێگایان فالکراوانی سنوورەکەی تیادا کۆ دەکرایەوە بکرێت بە مۆزەخانەیەک و مۆنۆمەنتێکیشی تیادا دروست بکرێت. مرد منداڵێک لە کۆی لەلایەن دراوسەیەکیانەوە بە توندترین شێوە ئازار و شکنجە دەدرێت لە دوای ڕووداوەکەش هێزەمنیەکان تاوانبارەکەیان دەستگیر کرد. وەفدێکی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێکهاتبوون لە بەشی ڕووناکبیری مەڵبەند و ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتەکان و ناوەندی عەلیمەردان بۆ فێربوونی مەقامات و ناوەندی ڕووناکبیری و کۆمەڵایەتی و کۆمیتەکانی ئیمام قاسم و شۆرجە و ڕەحیماوی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی چەند گۆڕستانێکی کەرکووکیان کرد و گڵکۆی چەند کەڵە هونەرمەند و نووسەر و شاعیر و چەند کەسایەتێکی دیاری کەرکووکیان بەسەر کردەوە لە پێناو خزمەتە مەزنەی بە بوارەکانی هونەر و نووسین و بوارە جیاوازەکانی دیکە کردویانە و تا جێگوڵینی ڕێز و وەفایان لەسەر گڵکۆکانیاندانا. ئێمە وەکو کۆمەڵێ نووسەر و ئەدیب و مەقامبێژ و کۆمەڵێ کەسایەتی ڕۆشنبیری ئمڕۆ هەستاین بە سەردان و بەسەرکردنەوەی ئەو کەسانی خزمەتی کەلەپور و نەتەوایەتی کوردیان کردووە لە شارەکەدا و خزمەتی هەموو کەلتوری نەتەوە و نیشتیمانیان کردووە هەستان بەدانانی چەپکەگوڵ و ڕێز بەسەر مەزارەکانیان و بە خۆشحاڵیەوە ئێمە ئەم کارەمان کردووە. مامۆستا عەلیمەردان وەکو مامۆستای من و وەکو قوتابخانەی عەلیمەردان هەمیشە زیندوو ئەمێنێتەوە ئێمەش لەسەر ڕێبازەکەی ئەو دەیان قوتابیمەیە دەستگای مرۆی مام زۆر خزمەتی ئەم وەزعی کردووە
ئێستا دەرسەڵێمەوە و محاولاکەین ئەم کەلتورە جوانە ئەم مەقام ڕەسەنە کە گەرمیان هەیەی و بەس کەرکووک و گەرمیان هەیەی نەفەوتێت. بەشی گەنجانی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرپرسی دیداری یەکێتی لە کەرکووک و سەلاحەدین لە بارگەی مەڵبەندی کەرکووک کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا چاوتوێی پرسی گەنجان و پێداچوونەوەی بەکاری ڕێکخراوی لە نێو توێژی گەنجان کرا. هەروەها گوێگرتن لە گەنجان و پێداویستیەکانیان و گەیاندنی پەیامەکانیان با لیژنە تایبەتەکانی دیداری یەکێتی بۆ سەنگاندن و پێداچوونەوە. ئەم کۆبوونەوە تایبەتەوە بەشی گەنجانی مەڵبەندی دوو ڕێخستنی کەرکووک دەربارەی دیداری یەکێتی کەرکووک سەلاحەدین دیارە ئامانج لەم کۆبوونەوە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کورسان بەنیازە بە هەموو جمگەکانی یەکێتی هەموو جمگەکان ڕێکخراوەکان بچێتەوە. بەشی گەنجانیش یەکێکە لەو بەشانە ئەساسیانی کە ئەتوانێت گۆڕانکاری ڕیشەیی ئەنجامدا. بۆ ئێمە بە زۆرمان زانی کە ئەمڕۆ ئەم کۆبوونیە ئەنجام دەین دەربارەی دیداری یەکێتی بۆ پیاچوونەوەی کاری ڕێکخراوەی لە ناو گەنجان و جۆگرتن لە داخوازەکانیان و گەیاندنی ئەم پەیامەکەمان بۆ پێکاندنی ئاماجەکان کە ضرورەتێکە بۆ گەنجان و ڕێئای گەنج بخێنە بەردیدە و هەواڵانمان کە گەنج ئەتوانێت گۆڕانکاری ڕیشەیی بکات لەسەر جەمبوارەکانەوە گەنجیش ئەتوانێت توانای هزری و توانای جەسەی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی جارێکیکە یەکێتی نیشتیمانی کوردستان سەر لە نوێ بنیاد بنینەوە لەسەر بنەمای توانای هزری و دەستە بەرکردنی ئەو بنەمایانی کە گەنج خەباتی بۆکە لە پێناوی. کە سوکاری ئەنفالکراوان لە سنووری خوڕماتوو داوا دەکەن مەرکەز شەبابەکە و جێگای ئەنفالکراوانی سنوورەکەی تیادا کۆ دەکرایەوە بکرێت بە مۆزەخانەیەک و مۆنومنتێکیشی تیادا دروست بکرێت چاوەکە و گزارش بێت لە چاوانەکانی ڕژەمی بەعس لە سنوورەکە کە جەرحەق بە هاوڵاتیانی بێتاوان ئەنجامی داوە. ئێرە مەرکەز شەبابەکەی قەزای خوڕماتووە لە پرۆسەی ئەنفالدا ئەنفالکراوانی سنووری خوڕماتوو لێرە کۆ دەکرانەوە و ڕەوانەی ناوچەکانی باشووری عێراق دەکران. هەر بۆیە کە سوکاری ئەنفالکراوانیش لە ئێستادا داواکارن ئەم جێگایە بکرێت بە مۆزەخانەیەک. دەبایە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە احتیمامێکی بدایێتە ئەم شوێنەوە. ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شوێنە وەرگێتەوە لە وزارەتی شەبابی عێراق و بکرێتە ناو وزارەتی شەیدانەوە بکرێت بە مۆنومنتێک بۆ کە سوکاری ئەنفالکراوان. ئەم شوێنە مەرکەز شەبابەکەی دووس خوڕماتۆ لە ساڵی 1970 بڵێ ناوچەی داودا ئەو خەڵکەی هەمویان ناور بوو ئەم شوێنە بۆ نمونە بڵێن ئافرەت و منداڵ ئەلەم شوێنە بوون ئەلەمرە بن زەرامەکانە جیاوە کرد بێتیان بۆ مەکتەب ڕەشید. من ئەلەم شوێنە باوکمان فال کرا دایکمان فال کرا سێ خوشکمان فال کرا جگە لەوە مامە و ئامۆزا و کەس و کارم ژمارەیەک یەکجار زۆرمان ئەنفال کرا بەڵام کە ئەم شوێنە بینی بە چاوی خۆت سەیریەکەی یادەوەریەکت تێتەوە یاد بەڵام هیچی بۆ نەکراوێ سە وایە مەسە بۆ نمونە حکوومەت هەرێمی کوردستان مۆنومنتێکی دروست بکرا. کە سوکاری ئەنفالکراوان داواکارن مەرکەز شەبابەکە بکرێت بە مۆزەخانەیەک بۆ ئەوەی بکرێتە هێمایەک بۆ ئەنفالی سنوورەکە و خستنە ڕووی درڕندەیی ڕژێمی بەعز. کەم بە هەزاران کەسمان ئێمە لەمشێنەوە دەکریا و بەرەو بیابانەکان بەرە و زنبەر بە چاڵکرانە تای سێژە کە سوکاریان یعنی بە نیمە پیرەژنۆختاری سێشە شەوان خەوە بینێ بەیانی مناڵەکەی بێتەوە. بەڵام ئێستا ئەم شوێنە سەیرەکەی کە ئەگە کەمێک هەری بدرین ڕەنگە جلوبەرگی کە سوکارەکەمانی تیا ببینەوە. بەڵامە تا ئیساکە ڕەنگە حکوومەتی هەرێم بە تایبەت ئێمە گلەی لە یەکێتیەکەین یەکێتی کە حیزبێکە و لێرە باڵا دەست بۆ لێرە خۆی و خاوەنی ئەم شارێ زانێ و بەشێک گرنگیشە لە حکوومەتی هەرێم ئاوڕێکی لێ نەداوەتەوە. ناوچەکانی گەرمیان لە پرۆسەی بەدناوی ئەنفالدا خاوەنی زۆرترین ئەنفالن. گوندەکانی ناوچەی داودەی قەزای خوڕماتووش زۆرترین قوربانیان هەیە لەو پرۆسەیەدا. دڵزار عەبدوڵڵا کەناڵی کەرکووک خوڕماتوو.
لە شاری کۆیە مرد منداڵێک لەلایەن دراوسەیەکیانەوە بە توندترین شێوازار و ئەشکەنجە دەدرێت کە سوکارەکەشی سکاڵە یاسایی دژی تۆمەتبارەکە تۆمار دەکەن. لە دوای ڕووداوەش هێزەمنەکان لە کەمترین ماوەدا تاوانبارەکان دەستگیر کرد کە شکەنجەی توندی مرد منداڵێکی دابوو. ئەلەن هیدایەت ئەو مرد منداڵێک کە وەکو خۆی ڕووداوەکە دەگەڕێتەوە باس لەوە دەکات ئێوارەی دوێنێ لەلایەن باوکی یەکێک لە منداڵانی گەڕەکەکەیانەوە کە لە هەمان کاتدا دراوسێشیانە ئازاری زۆری داوە و ئاسەواری ئەو ئەشکەنجەدانش بەجەستەوە دیارە. هەروەک باوکی ئەلەندیش سپاسی هێزەمنەکانی شارەکەی کرد کە بە زووی بەجەنگ دۆسیەکانەوە هاتن و توانیان لە کەمترین ماوەدا تاوانبارەکە دەستگیر بکەن. ویستم بچمە مارێ لە ڕێە ئەو کچەک بوو ئەوە زۆر تەشخەڕەشتی دەکەم ئەوە دارەچی لە سیپەلاکی ئەحمەدیدام ئەحمەدە براکچەکەم لێن دەریدام ئەوە ئەمنیش دابەزم لە سەپاسیلەکەم ویستم بچم بە باوی برم لەو کاتی ئەو منداڵغاریدام بەر بووە ئەنجا بابیشی وەی زانی ئەم لێمدایە ئەوە ڕاست هات بە داری لە منیدا قایبشتیشی نمۆر کردمەوە ئەنجا دوایە ئەوە بە پەلەپەت چمو مارێ ئەوە ئەمیانە بەردەستی لا بەرلێکیان کردینەوە چمو مار بە بابم گوت بام لەسە قەبرام بە تەلەفۆن لەو کرد جا بام گوتی ئێستا هاتنەوە جا کە هاتنەوە بام هاتەوە بە تەکسی چوین ئەوە شکاتی بکەین زۆر سپاسی بەرز حاکم هیمداد دەکەم زۆر سپاسی هەڵوێستی برا پۆلیسەکان هێزانەکان دەکەم کە بۆ ئیشارستان و زۆر دەستخۆشیان لێ دەکەم زۆر مەمنون. ئێمە لە بیدایەتی هیچ ناخۆشێکمان لەگەڵ هیچ کەسی نە هەموو کەس ئێمە دەناسی منداڵ لە کۆڵانە شەڕ دەکا ئەوە دەستمەوە لای یەک نەگەیشتمە ماڵەوە تەلەفۆن بۆ کردم کۆڵەکەم گوتم شتێکی وایە گوتی بابم فریام کۆ گوتم سێ کوڕم گوتی بابە ئەو کوڕە کابرا سووریە منی لە بن دەست و پێخۆی نایە هەموو قەڵبی شکاندیمە گوتم کو لێ دەدا و من نەمزانم کو گەیشتمە ماڵێک بە ڕۆژی بوو بزمانی بە ڕۆژی وەڵا هاتمەوە دوو کەس پیان گوتم گوتیان بەلەدە بندەستیان دەرینەیە ئەمە ویستم بچم نەیدەم بەس گوتیان نە لێ مەدەم بەهات و یاسا سەربەردام گوتمان با بچین وەڵا چم شکاتم لێ کردو لە بنکەی باوازی دوای بن مەخەست ئەخان دوو جار تەقریر تەحسیل بۆ کرد دکتۆرەکان زۆر سپاسیان دەکەم. گرانی نرخی بنزین و قەرەباڵغی لە وێزگەکانی دابەشکردنی بنزین لە شاری هەولێر شۆفێرانی نیگەران کردووە. سەرباری ئەمەش لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و لە مانگی ڕەمەزاندا شۆفێران بۆ وەرگرتنی بنزین ڕۆژانە چەندین کاتژمێر لە سەری بنزیندا دەمێننەوە. گرانی نرخ و قەرەباڵغی بنزینخانەکان و نۆرەگرتنی شۆفێران بە وەرگرتنی بنزین لە مانگی ڕەمەزاندا شۆفێرانی نیگەران کردووە و داواکار بوون چارەیەکیان بۆ بکرێت. بنزینەکە گرانە سڕەش زۆرە بەڕاستی ئێستا سعات 12 تەواو دەبی ئێستا لۆ نمونە مەسەلەوە سێ چارێگا من لە سڕەم یعنی دەگەمێ نزیکی جاریوەیە دەرێت تەواو کۆتاییە چی هیچ قسەت پێ ناکرێت لەگەری بەس لۆمان بکەنە یعنی دوو سێ تەواوبی زۆر باشە بەڵام بیدایەتی ئەوەل جار کە دانرا تاکو جۆت زۆر باش بوو حەب بەنزیخانە دانرا لۆ تەکسی بەس دوایە چی لێ هات تێکیاندا کردیانە نازانم عەڤەنز وەڵا داواکاریم چابی پێیان چا دەکرێت ئەگە چابی ینی پێیان حکومەت پێی چا دەکرێت زۆر ئاسانە بەڵام ئەگەر چاش نەکەوە چ دەکەین هیچما پێ دەکرێت. شۆفێرێکی تەکسی لەبارەی بارودۆخی خۆی دەڵێت بەهۆی قەرەباڵغی بەنزینخانەکان و وەستانیان لە نۆرەی وەرگرتنی بنزین فریای گوزەرانی ژیانیان ناکەون. ژیان نییە بەڕاستی زەحمەتە زۆر بنزین گرانە کوێت تویش دەکەی بەس بای بنزینش ناکەی بەڕاستی ینی ژیانەکە زەحمەتە و حکومەتیشی چارەسەرێکی لێ دەست نییە بەڕاستی وڵا داواکاری وێ بنزین هەرزان بە ئیش و کار هەبی ینی سەبێ ئیشیە بەڕاستی تەماشاکە نازانیا ئیشکەیە سڕێ بنزین بگری لە هۆر دوولا بوویتی باشکردنەکەنێ ناوەڵا دەبی سڕە بگری و کورە بێزاریە لەسەر بە ڕۆژی بۆ ڕەمەزانە و بۆ خوا ئێستامە ئیشەکەین یعنی خەتن هەیە بەڕاستی پارەکە دەبێ هەموو لەو بنزینی بی هەروەڵا وەڵای داواکارین ئەوەز ئەچابی بنزین نۆچابی وەچی جارە لێ بیت و ئینشاڵڵا. شۆفێرانی تەکسیش داوا دەکەن قەرەباڵغی بنزینخانەکان کەم بکرێتەوە و ماوەیەکی زۆر لە نۆرەی بنزین نەوەستن و داواش دەکەن نرخی بنزین وەک خۆی لێ بکرێتەوە. قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر.
هەواڵەکانم پێشکەشکردن خواسان لەگەڵ.